سڵاوتان لەبێت. بڕیارە ئەمڕۆ وەزیری سامانە سروشتەکان بە وەکالەت سەردانی پەرلەمانی کوردستان کات و لەگەڵ لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمان کۆبێتەوە. جێگری سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانیش هۆشداری لە هاتنی قەیرانێک دەدات. هاوکات ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی پارتی کە ئەندامی لیژنەی سامانە سروشتەکانیشە پێشنیازی کردووە نەوت نەدرێتە ئەو کەسانەی کە موچەیان زۆرە. گوڵیزار ڕەشید جێگری سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان ڕایگەیاند لەسەر دوو تەوەر لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان بە وەکالەت کۆ دەبنەوە. یەکەم پلانی وەزارەت بۆ دابەشکردنی نەوتی سپی کە دەمانەوێت بزانین وەزارەت کەی و چۆن دەتوانن دەست بە دابەشکردنی نەوتی سپی بکەن. وتیژی تەوەری دووەم لەبارەی کێشەی غازی ماڵانەوە گفتوگۆ دەکرێت کە لە ئێستادا نییە، بەڵام ڕەنگە لە داهاتوودا ڕوبەڕووی قەیرانی غاز ببینەوە. لە ئێستادا نرخی بەرمیلێکنەوت لە بازاردا بە 260,000 دینارە، لە کاتێکدا ساڵی ڕابردوو لەم کاتەدا بە 130,000 دینار بوو. ئەو پەرلەمانتارە دەژڵێت ئەو نرخە لەم کاتەدا زۆرە و ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت لە زستاندا تووشی قەیرانی نەوتی سپی دەبین. لە لایەکی دیکەشەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی پێشنیازی کردووە نەوت نەدرێتە ئەو کەسانەی کە موچەیان بەرزە و پلە باڵان. جیاد حەسەن ئەندامی لیژنەی سامانە سروشتەکان ڕایگەیاند ئێمە وەک لیژنە ژمارەیەک پرسیارمان ئامادە کردووە لەبارەی دابەشکردنی نەوتی ماڵان، چونکە ڕاستە حکوومەت بڕیاری داوە بۆ دابەشکردنی نەوت، بەڵام دەمانەوێت بزانین پلانی حکوومەت چییە بۆ ئەوەی وەک ساڵی ڕابردوو ئاستەنگ دروست نەبن لە بەردەم پرۆسەی دابەشکردنی نەوتی ماڵان و هەموو ماڵێک لە وەرزی زستاندا سوودمەند بێت لە بەشە نەوتی حکوومەت. وتیشی ساڵی ڕابردوو لەگەڵ هەموو هەوڵەکانی حکوومەت ژمارێکی بەرچەوی خێزانەکان بێبەش بوون لە بەشە نەوتی حکوومەت. دەژڵێت من پێشنیاز دەکەم ئەوانەی موچەکانیان زۆرە سوودمەند نەبن لە نەوتی ماڵان، بە تایبەت ئەوانەی فەرمانبەری پلە باڵان و پێویستیان بەو بەشە نەوتەی حکوومەت نییە.